طبعا ئەو پیلانگیڕەی کە بەرامبەر بە تەبگەری ئازادی و بەرامبەر بە ڕێبەرا کرا پلانگیێڕێ بوو نەک تەنها لە خودی شخصێکە یاخود لە خودی حرەکەتێکی سیاسی بێ بەڵکو بەرامبەر بە گەلێک ئەنجام درێت چونکە ئێمە ئەزانین بە تایبەتی لە باکووری کوردستان ئەو دەمە گەلی کورد لە لێواری مەرگدا بوو کە کاتێک با بڵێن ڕێبەرایەتی توانی کە ڕێخستنێک سیاسەتێکدا بمەزرێنێ بۆ ئەوەی جارێکی تر گەلی کورد زیندوو بکاتەوە گەلی کورد لە لێواری مرگ ڕزگار بکە طبعا ئەم سیاسەتە بوو بەهۆی ئەوەی کە بە شێوازێک کە ئیتر مرۆڤەکان لە باکووری کوردستان شەرم لە کوردبوونی خۆیان نەکەن بتوانن بە کللتوری خۆیان بە زمانی خۆیان سیاست بکەن بۆیە زانیان کە ئەو تەفگەرە ئەو ڕێبەراپۆ مەترسیەکی گەورەیە بۆ سەر هەم هێزە نێودەوڵەتیەکان زلهێزەکان و هەمیش بۆ دەوڵەتی تورکیا کە ئەندامێکی کارای ناتۆیە بۆیە پیلانگیێڕەکان بەرامبەر بە تەفگەری ئازادی و بەرامبەر بە ڕێبەر ئاپۆ بە بەردەوامی لە درێژایی ئەو چەند ساڵە حتاکو پیلانگیێڕینەوە تونۆیە درێژەی هەبوو هەتاکو ڕۆژی ئەمڕۆژان نەک تەنها تا ئەو کاتەیە بەڵکو تا ڕۆژی ئەمڕۆیە هەتاکو دوێنێش کە ئەو هێرشانەی کە لە شێخ مەقسوود کرا بەرامبەر بە گەلی کورد لەلایەن هێرشەکانی یاخود لەلایەن هێزەکانی با بڵێن جۆلانیەوە ئەمانە هەمووی پیلانگیێریە ڕوبەڕووی گەلی کورد دەبێتەوە بۆ قڕکردنی کللتوری سیاسی ڕامیاری تەنانەت زمان و نەتەوە بە هەموو شێوازێک گەلی کورد قڕ بکەن بۆیە ئەو پیلانگیێڕەیەکە لە 98 دەست پێ ئەکات لە 1998 بە ئاگادارکردنەوەیەک لەلایەن با بڵێن سەرۆکی سووریای ئەو کاتە بەشار ئەسەد کە ئیتر لەو کاتەیە کە داوا لە ڕێبەرایەتیەکەن کە سووریا بەجێبێ هەڵێ هەڵبەتە بەجێهێشتنی ڕێبەرایەتی بۆ سووریا وەکو باسیشم کرد کە ڕێبەر ئاپۆ توانی بنکەیەکی ڕێخستنی بنکەیەکی پەروەردەیی بۆ گەلی کورد نەک تەنها لە باکووری کوردستان بەڵکو لە سووریا شادیسانەوە بە هەمان شێواز ڕوبەڕووی قڕکردن و نکۆڵیکردن ببووە بۆیە ڕێبەر ئاپۆ توانی کە لە سووریاش بتوانێ گەلی کورد لەوێنە بەڕێخستن بکات و پەروەردەیان بکە تەنانەت با بڵێن بوو بە شوێنێکی پەروەردەکردن بۆ باشووری کوردستانیش و بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش وەکو ئەزانین کە کۆمەڵی خەڵک هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە هەر چوار پارچەی کوردستان و ئەوروپاش ڕویان لە با بڵێن بیقاع کردو بۆ ئەوەی پەروەردە ببینن و با بڵێن دیسانەوە جارێکی تر ڕێخستنیش بزانن چۆن ئاواکرێ بۆیە ئەم مەترسیانە هەڵبەتە زلهێزەکان مەترسیان لە هێزێکە کە بە بەردەوامی پەروەردە و ڕێخستنی هەبێ جگەر لەوە کە ڕێبەرایەتی باس لە ئازادی ژنی ئەکرد هێزی ژنی دامەزران ئەو هێزە ژنەی کە داوای کرد لە ژنان کە خۆیان بەڕێوە بەرن کە خۆیان هێزی خۆیان دروستکەن و بتوانن ئەو هێزەکە دروستی ئەەکەن خۆیان بێت و بتوانن لەگەڵ پیاوانە یاخود ئازادی خودی خۆیان و ئازادی گەلەکەیان لە پێش هەموو شتێک بێ بۆیە ئازادی ژن کە لە فەلسفەی ژنۆلۆژیا لە فەلسفەی زانستی ژنا خۆی بینیەوە ئەمانە هەموو کاریگەری ئەو پیلانگیێڕێ بکە ئەو پیلانگیێڕێ ئەنجام بگێنن بەرامبەر بە ڕێبەر ئاپۆ بۆیە لە کە کاتێک ئیتر ڕوو لە وڵاتانی ئەوروپا ئەکات طبعا ئەو هەمومان ئەزانین کە ڕوو لە ئیتالیا ئەکات لەوێشە ئیتالیا بەخۆیەوە ناگرێ ڕوو لە رووسیا ئەکا بە هەمان شێواز ڕوو لە با بڵێن یۆنان ئەکا و داوە لە هۆڵەندا ئەکات تەنانەت ناڵن لە هۆڵەندا تەیارەکەی چەند سەعاتێک لە ئاسمانی هۆڵەندا ئەبێت ناڵن دابەزێ هەتاکو ئەگاتە ئەو ئاستەی کە لە کینیا با بڵێن لە کینیاوە بەرەو یۆنان بێت یاخود لە ناو چینیا لەوێ بیڕفێنن و دەستگیری بکەن و بە شێوازێکی نامرۆڤانە بە شێوازێکی زۆر جیاواز دوای ئەوەی کە بێهۆشی ئەکەن و پاشان ئێڕفێنن هەڵبەتە ئەمانە ئەگەر پیلانگیێڕێکی گەورە نەبێت دەوڵەتی داگیرکەری تورکیا دەوڵەتی تورکیا بە تەنها ناتوانێت
ئەو هەنگاوە بنێ بۆ ڕفاندنی کەسێک لە هەرچی جێگایەک بێ ئەگەر پیلانگەڕێکی گەورە نەبێ. هەڵبەتە دوای دەستگیرکردنی ڕێبەرایەتی و چۆن بڵێ سزادانی لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیا کە سزایەکی نامرۆڤانە و نائادلانە بوو طبعاً بە شێوازێکی ڕاستە و خۆ وایە طبعاً ئەوە ئەزانین کە لە پشتەوە چەندین بارودۆخی جیاواز هەبوو بەڵام بە شێوازێکی تر کە کاتێک لە کاتی سزادانەکە و لە کاتی توانی بەرگریکردنی لە گەلی خۆی بەرگریکردن لە هزر و فکرەکە بەرگریکردن لە گەلی کورد توانی با بڵێن بەرگری نامەیەک لەوێ بە ئەنجام بگەێنێ کە لە چەند سەد لاپەڕەیەک پێکاتوو بۆیە پاشان ئەبرێتە جێگایەک کە ئەویش ئیمرالی هەڵبەتە دروستکراوێکی جیاوازە چونکە با بڵێن ئیمرالی لە ژێر کۆنتترۆلی دەوڵەتی داگیرکەری تورکیانە بەڵکو لە ژێر کۆنتترۆلی هێزی نێودەوڵەتیایە بۆیە کە ئەبرێتە جێگایەک یان تەنانەت مرۆڤەکان زۆر بە زەحمەت لە ئیمرالی ئەتوانن ژیان بەسەربرن چونکە دورگەیەکە چواردەوری ئاوە ئەم طبعاً بە بەردەوامی شێیە ئەم شێیە ئەلبەتە کاریگەری لەسەر تاکەکان ئەکات و کاریگەری لەسەر تەندروستی تاکەکانیشەکە بۆیە کە ڕێبەرایەتی ئەبەنە ئەوانە خۆی وەکو ڕێبەرا بۆ باسی ئەکا ئەڵێ ویستیان کە من زیندانی بکرێم لەوێدا زیندانی بکرێم دووشت ئەنجام بدەم یان تەسلیم ببم یان خۆم بکوژم بەڵام من هەردووچیانم ڕەت کردەوە بە پێچەوانەوە محکەمەکردنی با بڵێن ڕێبەرایەتی هەڵگەڕایەوە بەرامبەر بە هەم هێزە نێودەوڵەتیەکانیش و هەمیش بەرامبەر بە دەوڵەتی تورکیا کە ڕێبەرایەتی وەکو سزایەک وەکو محکەمەکردنێکی هێزە نێودەوڵەتیەکان لە بەرگری نامەکانی خۆیان دێنێتە ئاراوە. هەڵبەتە چەنەهایش طبعاً پاش دەستگیرکردنی بۆ یەکەم جار لە هەموو جیهانە کە شتیوا ببینرێت کە پاش دەستگیرکردنی ڕێبەرایەتی گەل لە 7 ساڵی و تا 7 ساڵی کەوتنە بەرخودانێکی زۆر جیاواز چی لە خۆپیشاندان چی لە ڕاپەڕین طبعاً نەک بەستەنها لە باکووری کوردستان بە پێچەوانەوە بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان تەنانەت خۆسووتاندنی گەل لە پێناو ڕێبەرایەتیەک کۆمەڵێک کەس کە تەنانەت چۆن بڵێ هەڵگری فکری پەکەکەش نەبوون هەڵگری ئەو ئایدۆلۆژیایش نەبوون وەکو با بڵێن شەی سیروان کە لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ژنێکی بەتەمەن مناڵێکی 7 ساڵان جگەلەوە لە باکووری کوردستان لە ئەوروپا کە کەسانێکی زۆر بە جەستەی خۆیان ڕێگریان کرد لە سزادانی لە سێدارەدانی ڕێبەرایەتی بۆیە ئەمە بوو بە هەنگاوێک کە گەل چۆن ئەتوانێت لە پشتی سەرکردەکەی خۆی گەل چۆن ئەتوانێت لە پشتی ڕێبەرەکەی خۆی بێت لە پشتی سیاسەتەکەی خۆی بێت طبعاً ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو کە تەنانەت هێزە نێودەوڵەتەکانیش هیچ کاتێک ئەوەیان بەبیر نەئەهاتەوە کە گەلی کورد بتوانێت بەم شێوازە بەرگری لە خودی خۆی و بەرگری لە با بڵێن ڕێبەرەکەی بکە ئەمە هەنگاوێکی زۆر جیاواز بوو کە گەل لە پشتی ئەو ڕێخستنەیە گەل لە پشتی ڕێبەرەکەی خۆیەتی بۆیە سزاکە لە با بڵێن لە سێدارەدانەوە دابەزیە سەر سزای هەتایی وەکو باسم کرد ڕێبەراپۆ لە بەرگرینامەکانی خۆیدا باسی ئەکا ئەڵێ ئەوان ویستیان یا تەسلیم ببم یان خۆم بکوژم بەڵام من هیچیانم نەکرد بە پێچەوانەوە من سزای ئەوانمدا و من محکەمەی ئەوانم کرد بە پێچەوانەوە بەرگرینامەیەکی دەرهێنا مانیفستەیەکی دەرهێنا بوو بە ڕێگەیەک بۆ ئەوەی گەلی کورد لەسەری بڕوات گەلی کورد بتوانێت کە هەنگاوێکی جددی بازدانێک لە شۆڕشەکەیان دروست ببێت قەڵەمبازیەکی تر دروست ببێت چونکە ڕێبەرایەتی خۆشی باسیەکە ئەڵێ من 3 جار لەدایک بووم جارێک کە کاتێک لەدایکبوونێکی زایندەی ینی لەدایکبوونێکی ئاسایی وەکو هەر کەسێک هەر تاکێک 2 کە کاتێک پەکەکەدا ئەمەزرێنێ 3 لە کاتی
ئەوەی لە ئیمرالی توانی چۆن مانیفستۆیەکی جیاواز و نەخشە ڕێگایەکی تر دابنێت بۆ ئەوەی گەلی کورد بەسەری بڕوە گۆڕانکاری گەلی کورد لە ناو چوارچێوەی قاڵبێکە نەمێنێتەوە بەلکو هەنگاوێکی جیاوازتر بنێت بەڵکو قەڵەمبازیەکی جیاوازتر ئەنجام بدات بۆیە لێرەدا توانی کە فکر و فەلسەفەیەکی جیاواز بێنێتە ئاراوە. طبعاً وەکو باسی ئەوەمان کرد کە ترسی زلهێزەکان لەو فکرەیە کە بڵاو ئەبێتەوە بەچی شێوازێک بڵاو بێتەوە بۆیە ئەم گەلە کۆمەیە ئەنجام درا بەرامبەر بە ڕێبەرایەتی بۆ ئەوەی پێشکەوتن دروست نەبێ بەڵام نەیانزانی ڕێبەرایەتی لە ناو زیندانیشە ئەتوانێت پێشەنگایەتی گەلەکەی خۆی بکە. هەڵبەتە طبعاً ئەمە ڕاستی هەر تاکێک کە کاتێک چەندەهای چەند ساڵ ناو زیندانە بێ تووشی خەمۆکیەک تووشی بێتاقەتیەک و تووشی نائومێدیە بە بەڵام ڕێبەرایەتی بە پێچەوانە و بەرخودانێکی ڕێبەرایەتی و هاوڵەکانیشی ئەوانەی کە لە زیندانن بەرخودانی کەمالپیر و بەرخودانی زیندانیانی تر دێنێتە ئاراوە بۆیە کە باسەکرێ بەرخودان ژیانە کە دوای ئەوەش چەندەهای چەند ساڵە بە بەردەوامی ئەندامانی ئەو تەفگەرە ئەندامانی ئەو ڕێخستانی کە سەر بە ئەو تەفگەرن سەر بە فکر و فەلسەفەن لە هاوسەرەکانەوە بگرە هەتاکو ئەندامێکی ڕاگەیاندن هەتاکو ئەندامێکی ئاسایی بە بەردەوامی ئەخرێنە کونجی زیندانەکانەوە بەڵام گەل هەر هێشتا لە بەرخودانایە و ئەتوانن کە لە پەرلەمانە ڕێژەی بەرچاو بێنە ئاراوە بۆیە ڕێبەرایەتی کە کاتێک لەوێ طبعاً هەموو زیندانیەک کە کاتێک تەمەنی ئەگاتە 70 ساڵ یاخود زیندانی ئەوەی کە هەتا 20 ساڵ تەواو ئەکا ئەتوانێ زیندانیەکەی تەواو ئەبێت و ئەتوانێ لە زیندان دەرکەوێت ئەمە مافی هیوایە مافی هیوا طبعاً مافێکە هەموو زیندانێک ئەگرێتەوە چی سیاسی بێت چی زیندانی ئاسایی بێ بۆیە لەو کاتەیە ڕێبەر ئاپۆ کە کاتێک مافی هیوا ئەیگرێتەوە بەڵام دەوڵەتی تورکیا لەگەڵ ئەوەی کە مافەکە جێبەجێ ناکە بە بەردەوامی لە گۆشەگیریەکی چڕ و پڕا ئەبێ تەنانەت جگەل لە ئەم ساڵی ینی لە ماوەی ئەم هەشتنۆ دەوانگەیە بە پێچەوانەوە ماوەی 4 ساڵ پێشتریش ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ لە گۆشەگیریەکی بە تەواوەتی ئەنجام ئەدرات تاکو بە بەرخودانی گەل ئاگاداری لە ڕێبەر ئاپۆوەرە ئەگیرە بەڵام ئەزانیت کە پێش پرۆسەی ئاشتی ماوەی 4 ساڵ جارێکی تر ڕێبەرایەتی لە گۆشەگیریەکی چڕی زۆر نامۆدا دروست بوو تەنانەت هیچ ئاگاداریەک لە ڕێبەرایەتیەوە نەدایان هێشت کەس و کارەکەی سەردانی بکانە با بڵێن پارێزەرەکانی نەتەنانەت چۆن بڵێ وەفدە ئەوروپیەکان کە بچن با بڵێن سەردانی بکەن وەکوم ئەندامانی مافی مرۆڤ و کۆمەڵێک ڕێکخراوەکان جیاوازەکان بەڵام وەکو ئەزانین کە دەوڵەتی تورکیا ئیتر لە لێواری مەرگادا چووکە ئێمە ئەزانین ئێستا گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرەو و جیاوازتر ئەڕوە ئەزانێت کە ئێستاکە دەوڵەتی تورکیا دیسانەوە وەکو عێراق و سووریا کە ئێستا ئێرانیش چۆن ئەڵێن لە ڕیزدایە و بە پێی قسەکانی خۆشیان کە دوای ئێران تورکیا لە ڕیزدایە کە هەڵبۆشێتەوە بۆیە لێرەدا پەنا ئەبەنە بەر ڕێبەر ئاپۆ چونکە ئەزانن نەخشە ڕێگاکانی ڕێبەر ئاپۆ بەرەو دیموکراسیەت بەرەو سیاسەتێکی عادیلانە سیاسەتێکی دیموکراسیانە هەرچی دەوڵەتێک ئەو سیاسەتە بەڕێوە نەبە هەڵبەتە بە زووترین کات هەڵەوەشێتەوە بۆیە ئێستاکە پەنایان بردوێتە بەر ڕێبەر ئاپۆ تاکو بتوانێت پرۆسەی ئاشتی بەڕێوە بەرێ طبعاً ئاشتی لە هەرچی وڵاتێک لە هەرچی جێگایەک ئاشتی بەرقەرار بێ هەڵبەتە توندوتیژی نامێنێ توندوتیژیش ئیش و کاری دەوڵەتانی زلهێزە ئیشوکاری یاخود خواستەکانی زلهێزەکانە بۆ هەژمونگەرایەکانی خۆیان هەڵبەتە طبعاً ئێمە ئەزانین ئێستاکە وەکو باسمان کرد ئیسرائیل ئێستاکە هاتوۆتە ناو معادلەی شەڕەکانەوە معادلەی دابشکاریەکان معادلەی هەژمونگەرایەکان بۆیە ئێستاکە طبعاً ئەزانین کە ئێستا نەخشە ڕێگایەکی تر جیاواز هەیە کە ئەویش ئیسرائیل لای ڕێژێکە نەخشە ڕێگای ئەبراهەمە کە ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر دیزاین بکرێتەوە بە شێوازێکی تر بۆیە گەلی کورد لێرەدا
بۆ ئەوەی سایکس بوو کۆیەکی تر یاخود لۆزانێکی تر دروست نەبێ ئەبێ لێرەدا یەکگرتو بن جا دەوڵەتی تورکیا وەکو باسم کرد لە لێواری هەڵوەشانەوەدایە لە لێواری مەرگدایە ئەزانەیە کە دوای ئەو هەموو هێرشانەی کە بەرامبەر بە گەریلا کردی لە ڕۆژئاوای کوردستان بەرامبەر بە شەڕوانان کردی بەڵام لەگەڵ ئەوەیان نەگەیشتە ئەنجامێک با بڵێن ئەو هێرشانەی کە لە باشووری کوردستان بەرامبەر بە گەریلا ئەنجامی ئەدا بە پێچانەوە ئەوەندە زیانی مادی و زیانی شخصی و زیانی تەنانەت لە ناو ڕیزەکانی جەندرمە و ئاسکەرەکانی بینە بە تایبەتی لە سەربەزە با بڵێن ئەفسەرە پلە باڵاکانە ئەبینی زیانێکی زۆر گەورەی بەرەکەوت ڕۆژ لە دوای ڕۆژ لە ڕووی ئابوووریەوە داڕوخان ینی بەرەو داڕوخان ئەڕۆژ لە ڕووی سیاست و نێودەوڵەتیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە دیسانەوە گەیشتبووە بنبەست بۆیە بۆ ئەوەی لەم بارودۆخە ڕزگاری بێ هەڵبەتە تەوان لە ڕێگەی باخچەلیە و خۆی لە ڕێگەی دەوڵەتی قوڵەوە ئەویش کە باخچەلی نوێنەرایەتی ئەکا ویستی کە چۆن جارێکی تر بێوێتەوە تورکیا لەو لێواری مەرگە هەڵبسێنێتەوە ئەو چۆنیش ڕێگیری بکات لە هەڵەشانەوەی تورکیا طبعاً کە داوا ئەکەن لە ڕێبەراپۆ کە طبعاً پێشتر هەر پەیوەندی هەبووە دیارە هاتوچۆی ئیمرالی هەبووە داوایان کردووە لە ڕێبەراپۆ کە پرۆسەی ئاشتی بێتە ئاراوە ڕێبەراپۆ بە نەخشە ڕێگایەکی جیاواز ئەویش سۆسیالیزمی کۆمەڵگەی دیموکراتیک سۆسیالیزمی ئاشتی سۆسیالیزمێک کە ئاشتی و ئارامی بێنێتە ئاراوە سۆسیالیزمێکی کۆمەڵگەیی دیموکراتیک بێتە ئاراوە بۆ ئەوەی کۆمەڵگەی تورکیا بە گشتی ببێتە سۆسیالیزمێکی کۆمەڵگەی نەک تەنها دەوڵەت یاخود تەنها گروپێک لە ناو دەوڵەتان نا بە پێچەوانەوە بۆیە ئێستا تورکیا ئەزانێ بە چۆن ئەڵێ بە قوبوڵکردنی پرۆسەی ئاشتی و چوونە پێش پرۆسەی ئاشتی هەڵبەتە ئەبێ گۆڕانکاری لە دەستورا بکرێت کە گۆڕانکاری لە دەستوراکرێ هەڵبەتە ئاکەپە و ئەردۆغان و کۆمەڵێک لە حیزبە کۆنەپەرستە نەتەوە پەرستەکان نەتەوە گەرایەکان پێیان خۆش نییە کە پرۆسەی ئاشتی بەرەو پێش بڕوە بۆیە بە بەردەوامی لە ڕێگەی کۆمەڵێک بابەتی ترەوە ڕێگری ئەکەن لە هەندێک لە پێشچوونەکانی پرۆسەی ئاشتی بەڵام لەبەرەوەی ڕێبەرئاپۆ چۆنەڵی سوورە لەسەر ئەنجامدانی پرۆسەی ئاشتی لە ڕێگەی ئەو شاندەی کە بەردەوام سەردانی ئیمرالی ئەەکەن ئێستاکە ئەو کۆمیسیۆنی کە هەڵبژێراوە تەنانەت لە لێدوانێکی دوێنەیان ئەمڕۆی باخچەلیە ئەڵێ ئەبێ ئەو کۆمیسیۆنە ڕوبەڕوو لەگەڵ ڕێبەرئاپۆیە دابنیشن و گفتوگۆی چڕوپڕ بکەن ئەمانە هەنگاوی باشن بەڵام هەنگاوی جددی تا ئێستاکە بە شێوازێک لە شێوازەکان نەنراوە هەرچەنە کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی ئەوانەی کە 30 ساڵ و 35 ساڵ لە زیندان نابوونە چەند زیندانیەک لەو زیندانە بەر بە بەڵام ئێمە ئەزانین کە زیندانیەکانی تورکیا بە دەیان هەزار زیندانی کوردی تایە زیندانی سیاسی تایە ئەمانە هێشتا نەگەیشتوێتە ئەو ئاستەی کە دڵخۆشکرد بێ بۆ ئەوەی کە بڵێ وڵا پرۆسەی ئاشتی بە شێوازێکی زۆر باش بەرەو پێشچووە نا بە پێچەوانەوە تەگەرەی تیاخان دەوڵەتی تورکیا نەک تەنها لەوە لە ڕێگەی سووریاوە لە ڕێگەی چەتەکانی خۆیەوە لە سووریا دیسانەوە ئەیانەوە ڕێگری لە بەرەو پێشچوونی با بڵێن باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بکرێ دیسانەوە لە ڕێگەی چەتەکانیەوە ڕۆژانە هێرش ئەکرێتە سەر با بڵێن هەسەدە و هێرشەکرێتە سەر قەسەدە تاکو ئەمڕۆژ هەتاکو ئەم لەحزەیەشە پلانگێڕەکان بەردەوامی هەیە بەرامبەر بە گەلی کورد بەڵام گەلی کورد لێرەدا چۆن ئەتوانێت خۆی یەک بخە هەڵوێستەکان یەک بخات ڕوبەڕووی دژمنکارانەوە طبعاً پلانگێڕێکە لە هەموو کاتێکە مححکومەکەین شەرمەزارەکەین چونکە پلانگێڕێکی ڕاستی بەرامبەر بەگەلی کورد کرا ڕێبەرایەتی خۆشی باسیەکە ئەڵێ من وەکو شخص زیندانی نەکرام هیچ زیندانێکی سیاسی وەکو تاکە شخصێک لەبەر مەسلەی شخصی بابەتی شخصی زیندانی ناکرێ بەڵکو لەسەر قەزیەیەکی ملەتەکەی زیندانی ئەکرێ بۆیە با بڵێن قەزیەی
ڕێبەرایەتیش قەزەی شخصێک نییە بەڵکو قەزەی ملیەتێکە کێشەی پرسی ملەتێکە پرسی گەلێکە پرسی نەتەوەیەکە بۆیە ئەو پیلانگێڕێ بەرامبەر کرا بۆیە لێرەوە ئێمە ئەڵێن پیلانگێڕێکان محکومەکەین شەرمەزاری ئەەکەین ئەم پرۆسەی ئاشتیە ئومێ دەکەین کە ببێتە هۆکاری ئەوەی کە ڕێبەر ئاپۆ بە فیزیکی با بڵێن لە لامان بێت و ئەو بتوانێت پرۆسەی سۆسیالیزمی دیموکراتیک بەڕێوە ببات کە لە کۆمینێکەوە دەست پێ بکە کە جارێکی تر بتوانێت کۆمەڵگەی کوردی هەڵسانەوەیەکی جیاوازتر چونکە ئێمە وەکو باسمان کرد ئێستاکە لە دیزاینکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر بێت و گەلی کورد هەمووی یەکدەست نەبێت هەمووی یەک هەڵوێست نەبێت هەڵبەتە جارێکی تر دیسانە و لۆزانێکی ترمان دێتە بەسەر ئەسەپێنرێ بۆیە ئێستاکە لە هەر چوارپارچەی کوردستان لە هەر جێگایەک بن ئەبێ یەک هەڵوێست یەکدەنگ بین بەرامبەر بە پیلانگێڕەکان بە گشتی پیلانگێڕەکانیش بەرامبەر بە ڕێبەر ئاپۆ هێنانەدی ئاشتی و ئارامی ئەوە ئەگەێنێت کە ئێمە بتوانین ڕێبەر ئاپۆ لە ناوماندا بوونی هەبێت تاکو بتوانێت هەم پرۆسەی ئاشتی بەڕێوە باتەوە هەمیش سۆسیالیزمی دیموکراتیک کە لە کۆمینێکەوە دەست پێ بکات دیسانەوە گەل بێتە لای یەکتری هەڵوێستەکانمان یەک بن بۆ ئەوەی ئیتر پیلانگێڕەکان بەرامبەر بە گەلی کورد نەکرێ.